برزو تاجی سردن میوانە ئازیزەکان لە ئێوە سەڵاوی جوان ثم الذين كفروا بربهم يعدلون هو الذي خلقكم من طين ثم قضى أجلا ئێمە ئەمڕۆ هەستاین بە دووەمین فیستیڤاڵی سەدای منداڵان لە عەربەت ئەم فیستیڤاڵە ئێمە ساڵانەوە کولقی عەربەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەڵەسین بە ئەنجامدانی بۆ دڵخۆشکردنی قوتابیان و بۆ ئەوەی کە هانی قوتابیان بدەین و خوێندنیان لای خۆشەویست بکەین. ئێمە ساڵانە ئەم فیستیڤاڵە ڕێک ئەخەین بۆ ئەوەی هانی خوێندکاران و قوتابیان بدەین و لە فیستیڤاڵەکەدا کۆمەڵە چالاکی جوان وەکو وتاری مامۆستایانی بەڕێز و توێژەران لە فیستیڤاڵەکەمانەوە کۆمەڵێک سرودی جوان وەکو گروپی پەپولەکانی بەهەش کە دایم لە فیستیڤاڵەکەماندا سرودەکانیان هەیە. ساڵی یەکەم ئەم فیستیڤاڵەکە کردمان بە شێوازێکی بچووکتر کردمان، بەڵام ئەلحەمدولیلا ئەم ساڵ چۆنڵی ئەپدەیتێکمان لێداوە و ڕێخستنێکی گەورەترمان لێدا فیستیڤاڵەکەمان بە گەورەتر کرد و هێنامانە باخی گشتی لە عەربەت پارکینالی لە زیاتر بەشداری زیاتری خەڵکو و زیاتر سرودەکان و مامۆستایانی بەڕێز و فیستیڤاڵەکەمان ئەلحەمدولیلا ئەم ساڵ زیاتر بەرەو پێشتر و زیاتریش هەوڵ ئەدەین لە ساڵێنی داهاتوودا زیاتر بەرەو پێشتریشی بەرین ئینشاءالله. سکرتارەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان جەنابیان با بفەرموون بۆ پێشکەشکردنی وتارێک دەربارەی جەپسم خواردووە دەمەم پڕ میکرۆ بووە وەی 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 دارم وەی دایە دانم دانم بەزڕۆی پارۆشی دیدارتین پارۆش بێگومان گرنگی خۆی هەیە بۆ هۆشیارکردنەوەی کۆمەلگا چ دایک و باوکان بە و چ مناڵان. ئەو سرودانێک کە ئێمە هەڵمان بژاردوون زیاتر بۆ مناڵەکانە لە بەرەوەی زیاتر بەرەو دینی ئیسلام بڕۆن. زۆر پێویستە ئەو ئەم فستیڤاڵانە چونکە هۆشیارداریکی بۆ کۆمەلگەیە هەم چ لە ڕووی دایک و باوکانەوە بێ و چ لە ڕووی مناڵەکانەوە بێ. ئەو سرودانێک کە ئێمە هەڵمان بژاردووە بێگومان سوودی زۆری هەیە بۆ منداڵان وا دەکات نزیک بنەوە لە دینی ئیسلام و نوێشکردن دوورکەونەوە لە شتی خراپ لە تیکتۆک و ئەو بابەتانە. هەر وڵاتێک نەوتەکەی نییە داهاتەکەی نییە گەنجەکانێتی وریا و پێواکات هەتا ئێستش قودسێک ڕزگار نەکراوە. گەنجەکان گەنجینەی هەر وڵات و میلەتێکن. پێغەمبەری خوا وەکو ئەو خوشکە بەڕێزەمان فەرمووی لەگەڵ منداڵاندا چۆن ڕەفتاری دەکرد، چۆن پەروەردەی دەکردن کە ناوێکی ناخۆش لە منداڵەکان رابایە ئەو لەسەریان بە جواب دەهات، ئەو مافەکەی بۆ دەگێڕانەوە. ڕۆژێکیان منداڵێکی هەتی و لە ناو بازاری مەدینە دەگریا، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لێی دەپرسێ بۆ وا دەگریت؟ ئەی پێغەمبەری خوا سەڵ سەلەم دایک باوکم نەما و شەهید بووە، جلوبەرگی جێژنم بۆ دابین نەکراوە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە بەرزیەوەدا دەبەزێت دێتە سەر چۆکەکانی، پێت خۆشە باوکت محەممەد بێ و دایکیشت عائیشە بێت؟ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پێداویستی جەژنی بۆ تەرتیب دەکا، منداڵەکە دێتەوە ناو شاری مەدینە و هاوار دەکا بە پێکەنین و بە شەوقەوە دایکی من باوکی من پێغەمبەر محەممەدە و سەڵ سەلەم و دایکیشم عائیشەیە. ئەم دڵخۆشکردنە ئەم تەرفیهاتە بۆ منداڵ و پێشکەشکردنی دڵخۆشکردنی منداڵەکان زۆر گرنگە بەڕێزان. ئەوەی بە قسەی دایکی بکاسی پێڵێن کەوایە با بچینە لای سرودی ژیرە ژیرە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کە پێی ئەوترێت تۆڕی جاڵجاڵۆکەیی. هەمووتان تۆڕی جاڵجاڵۆکەییتان بینیوە، جاڵجاڵۆکەتان بینیوە کاتێک کە تۆڕ دروستەکات. هەر نێچیرێک بچێتە ناوی ڕاویەکاوی گرێت. بۆیە تۆڕی جاڵجاڵۆکەیی کە پێی ئەوترێت ئەگەر ئاگاداری نەبین مناڵەکانی ئێمە لە دەستمانەچێت.
بە تایبەت بۆ شەرقی ئەوسە دروستکراوە بە تایبەت دروستکراوە بۆ مسلمانان بۆ میلەتی ئیسلام ئەبێ وریابین هەتا وەکو ئێستا تیکتۆک وێرانی کردووە ماڵەکانمان بەبێ ئەوەی ئاگامان لە خۆمان بێت بەبێ ئەوەی بزانین میوانێکی ناوەخت ڕووی کردوتە ماڵەکانمان و خەریکە شیرازی خێزانەکانمان تێکەیات ئەم چاکردنەوەی بە کێکرێ بە دایکی وەکو ئێوە کرێت